ئاگدار بن سحر دوو جۆرن سحرمانەیە. ئافرەت هەیە لەگەڵ کەسێکا پەیوەندی دروست کردووە زۆرم بینیوە زۆر ئەوانەی کە ڕۆقەی شەرعیەکەن زیاتر ئەو شان نازانن ئەڵێن وەڵای ئێمە سحرمان لێکراوە لە پیاوەکەمان جیابینەوە جۆرێکیان ڕاستەکەن سحریان لێکراوە بەڕاستی سحرە جۆرێکیشان هەیە سیناریۆیە یەک دارێکی لێدا هاوارەکە چونکە جنۆکە لە گیانیان نییە ئەگەر جنۆکە لە گیانیان بێ حتاوەر لێدا هەست بەخۆی ناکەن بەس ئەو کەسانی کە بەسەر نەخۆش ئاخوێن کە ئافرەتەکە تەنیاکەنەوە ئەڵێن تۆ سحری لێکراوە ئەڵێن نەبەخوا سحرم لێ نەکراوە بەس ناوێرم من ئەمەوێ لە پیاوەکەم جیابم و وعدم بە کەسێتە داوە بە ناوی سحرەوە تەماشا ئەەکەی ڕێگای نییە ئیلا بە ناوی سحرەکەەوە دێت بۆ ئەوی کە خەڵکی بخەڵەتێنێ کە سوکاری بخەڵەتێنێ هەشە ڕابەڕاستی سحری لەکراوە دەیەوێت لەم پیاوە ڕزگاری بێ بەچی ڕێگایەک بۆی کە بڵێ سحرم لێکراوە هەشە سحری لەکراوە بەڕاستی ناڵێم هەمووی درۆکە هەیە ڕاستیە هەیە درۆیە بەس تەنیا بۆ خەڵەتاندنی بەرامبەرە کەواتە ئاگادار بن بەڕێزان خۆشەویستان ئەگەر مۆبایل بە خراپی بەکار بهێنی سەرنجامەکەی زۆر خراپ دەبێت